شۆشتنا پارە یان غەسیل ئەموال گەلک بەلەنگازن کۆپارەیەوان تۆنایە دفکرن کۆ شۆشتنا پارە یان غەسیل ئەموال وی پارەی دیکەنە مەکینا شۆشتنێ و دشۆن لێ دەبێ بەری هەر تشتی ئەموان کەسن کۆپارەیە دشۆن ناز بکەن ئەو کەسن کۆ بە ئاوایەکی نایاسایی و قاچاغی ژێدرێن گومانبار وەک بازرگانیا مادن هۆشبەر یان مخدرات وچەک و بازرگانیا مرۆڤان و گەلک سندیە نایاسایی پارە بەدەستێ خستینە دە ئەنجاماوان بازرگانیادا ولوان بکۆما پارە چێبی لێ ئەو نکارنوی پارەی دەرباسی بەنگا بکەن ژبەر بەنگ و دەولەت وێ ژوان بپرسێ و ئەف پارە ژکوێئانی ئەف پارەی قڕێش ژ بازرگانیا قڕێژە کۆ پێدەوی بشۆشتنێ ڕێگەن شۆشتنا پارە پڕبوونە وەک کڕینە ئەرد و خانیە و تەڕەمپێلا و زێر و گەلک تشتێندی ئەشکەرایە وەک نەمونە کەسێکی 10 ملیۆن دلار هەنا ji bazirganiya maden hoşber yan muxadderat û nikarî parê deyne bengî ji ber ew jê bipirsin ku te ev para ji ku aniye ji ber vêyekê ew ê xaniyekê yan terampêlekê bi 10 milyon dolar kirî paşî wê bi 9 milyon dolar firoşî sened û belge ji bankê re pê hebin ku isbat dike wî xaniyê xwe firotke û ev parê xaniyê wî ye bi vê çendê karî wî parê derbasî bankê bike û kirîn û firotinê û her tiştî pê bike ji ber bû parê paqij fikre geheşt